نهێنیا گەورەکەی هاتنی ئەردۆغان بۆ هەولێر لەپاڵ شەڕی گەریلا و کێشەی ئاو ئەردۆغان چی لە بارەی ڕێکەوتنی 50 ساڵەی نەوت دەوێت ئەم کاتتان باش وانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەیت. بریارە ناوەڕاستی هەفتەی داهاتوو ڕەجەب تەیب ئەردۆغان بە سەردانێکی فەرمی بچێتە بەغدا و دواتریش بۆ هەولێر. لە هاتنەکەیدا جگەلەوەی دەیەوێت پشتیوانی بەغدا بۆ ئۆپەراسیۆنی دژی گەریلا بەدەست بهێنێت لە هەولێریش چاوی بە هەر سێ بارزانیەکە ئەتا مەسعود بارزانی و نێچیرڤان بارزانی و مەسعود بارزانی دەکەوێت. بە گوێرەی زانیارەکان ئەردۆغان لە بەشێکی سەردانەکەی دەوێت ڕێکەوتنی 50 ساڵەی نەوت زیندوو بکاتەوە. پێشتر ساڵانە لەسەر حسابی نەوتی کوردستان وڵاتەکەی 1 ملیار دۆلار قازانجی دەکرد و لە ساڵی 2014 لە سەردەمی نێچیرڤان بارزانی مۆر کرا. ساڵی پاریش بەهۆی بڕیارەکەی دادگای پاریس و ڕاگیرانی فرۆشتنی نەوت ڕێکەوتنەکە ڕاگیرە. بەپێی ڕێکەوتنەکە لە پرۆسەی دەرهێنان و فرۆشتنی نەوت پشتی شێر بەر کۆمپانیا تورکەکان دەکەوێت. جگەلەوەی داهاتەکەی لە ڕێی بانکە تورکیەکانەوە کۆ دەکرێتەوە. بە پێچەوانەی خواستی تورکیا حیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق و ئەندامی شاندی سوودانی بۆ ئەمریکا ڕایگەیاند. وەزارەتەکەمان نووسراوێکی ئاڕاستی حکوومەتی هەرێم کردووە بۆ ڕادەستکردنی نەوتی بەرهەم هاتووی کێڵگەکانی هەرێم با کۆمپانیای سۆمۆ بۆەوەی لە ڕێبۆری عێراق تورکیا بۆ بەندەری مینا بنێردرێت. ئەمەش بەدڵی ئەردۆغان نییە چونکە قازانجی کەمترە بۆ وڵاتەکەی. جێی باسە تا ئێستا بە فەرمی حکوومەتی هەرێم وردەکاری ڕێکەوتنی 50 ساڵەی نەوتی ئاشکرا نەکردو. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە ڕێکەوتنەکە زیاتر ڕێکەوتنێکی بنەماڵەی ئەردۆغان و بنەماڵەی بارزانیا بۆ پاراستنی بەرژەوەندیە ئابوووریەکانی هەردوو لایەن. بەڵام دوای برارەکەی دادگای پاریس چاوەڕێ ناکرێت جارێکی تر ڕێکەوتنەکە زیندوو بکرێتەوە. ئەرشاد